AUS. High-quality hospitals, ئەنجامدانی Hospital City in سلێمانی will serve as a primary teaching hospital for AUS Medical Science Department, which currently offers a Bachelor of Science degree in Medical Laboratory Sciences and has an ambitious plan to add further medical and health-related majors in the near future. The MLS program at AUS was established in 2018 and will graduate its first cohort of undergraduate students in spring 2022. The partnership will encourage collaboration of biomedical research under the supervision of high-quality hospitals, cancer and biomedical research center, with a specific focus on regenerative medicine as well as other critical and upcoming medical issues. بەخێربن بۆ مەراسیمی واژۆکردنی هاوبەشێکی زانستی نوێ لە نێوان زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی و زنجیرە نەخۆشەکانی هایکوالێتی. من کەزی کەمال فێرخواز لە زانکۆی ئەمریکی لە پرۆگرامی MLS. ئەم هاوبەشە نوێیە تیشک دەخاتە سەر دەرفەتی فێرکاری و توێژینەوەی زانستی هاوبەش لە نێوان هەردوولادا. نەخۆشخانەی ئەنوەشێخا سەر بە دامەزراوەی زنجیرە نەخۆشخانەکانی هایکوالێتی لە سلێمانی وەک نەخۆشخانەیەکی فێرکاری بنەڕەتی لەدێت لە بەشی زانستی پزیشکەکان سەر بە زانکۆی ئەمریکی لە سلێمانی کە لە ئێستادا بڕوانامەی بەکالۆرەسی زانستی لە زانستی تاقیگە پزیشکەکان دەستەبەر دەکات. هەروەها بەنیازە لە ئاندەیەکی نزیکدا پسپۆری پزیشکی و تەندروستی زیاتریش دەستەبەر بکات. پرۆگرامی زانستی تاقیگە پزیشکەکان لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی لە ساڵی 2018 دامەزراوە و بەهاری 22 یەکەمین کۆمەڵە فێرخوازی بکالۆرۆز ئەم پرۆگرامە تەواو دەکەن و ئاهەنگی دەرچوون دەگێڕن. ئەم هاوبەشیە هەروەها دەبێتە پاڵنەر بۆ ئەنجامدانی هاریکاری لە بواری توێژینەوەی پزیشکی ژیانی کە لە ژێر سەرپەرشتی سەنتەری توێژینەوەی شێرپەنجە و پزیشکی ژیانی سەر بە دامەزراوەی هایکوالێتی نەخۆشخانەکانی هایکوالێتیدا دەبێت. I would like to welcome Sheikh Fakhir, the CEO of Qaywan Group, for his welcoming remarks. ئێستا ژووتێکی بەخێرهاتن لەلایەن شێخ فاخیر تەیبەوە بەڕێوەبەری جێبەجەکاری قەیوان گروپ بافەرمێن. بەناوی خوای گەورە و میهرەبان بەخێرهاتنێکی گەرمتان دەکەم بۆ بەرزایەکانی سلێمانی بۆ جێبەجێکردن یاخود ئیمزاکردنی کارێکی پێکەوەیی لە نێوان زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانی لەگەڵ زنجیرە نەخۆشخانەکانی هایکوالیتی ئەویش هەر لە شاری سلێمانی. ئەم کارە کارێکی پێکەوەیی دەبێت لە نێوان زانکۆی ئەمریکی و ئەم هەم زنجیرە نەخۆشخانانەدا کە تێیدا فێرخوازی ئێمە دەرفەتی ئەوەی پێدەدرێت کە کارێک لە ناو کاری نەزەریدا تەحویل بکا بۆ کاری پراکتیسی بۆ کاری کردەیی کە تێیدا هەموو ژێرخانی ئابووری ئەم نەخۆشخانەیە دەخرێتە خزمەتی ئەو کارە بە مەبەستی پێشخستن و پێگەیاندنی فێرخوازی شاری سلێمانی خۆشەویست ئەو فێرخوازانەی لەو زانکۆیەدا لەو بوارەدا دەخوێنن کە دەمەوێت تیش بخەمە سەر ئەو جانبەی ئەو بەشەی کە زۆر گرنگی تێدایە بۆ خەڵک هەتاوەکو ئێستا لە وڵاتی ئێمەدا ئەم کارە گرنگی پێ نەدراوە یاخود جێبەجێ نەکراوە چۆن لە ڕووی جیناتەوە ئەو دەرمانانی کە بەکار دەهێنرێن لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەک لە نەتەوەیەک بۆ نەتەوەیەکی ترەوە جیاوازی تێدایە. ئەم کارە ئەوە جێبەجێ دەکات تحقیقی ئەو جانبە دەکات کە ئەبێ چۆن بتوانین ئەو دەرمانانی کە بەکار دەهێنرێن کەمترین زیانیان بۆ بەکارهێن بۆ ئەو کەسانەی کە دەرمان بەکاردێنن یاخود نەخۆشەکان کەمترین زیانی لێ بکەوێتەوە چونکە دەکرێت ئەو دەرمانە لەسەر جیناتێک لەسەر کۆمەڵگەیەک باش بێ بەزڕەوان لەوانەیە کاری لاوەچی یاخود ئەوەی کە پێی دەڵێن لە ئەنجامی بەکارهێنانی دەرمانەکە زیانێکی لاوەکیش دروست بێت. ئەمە دەبێتە هۆکاری کەمکردنەوەی ئەو زیانە لاوەکیانە و جارێکی کەش دەبێتە هۆی بەگەڕخستنی تواناکانی خوێندکار بۆ ئەوانەی کە بتوانن پەرە بە تواناکانیان و بە لێهاتوویەکانیان بدەن. بۆیە من جارێکی کەش پیرۆزبایی لە خۆمان و لە ئەم زانکۆیە دەکەم زانکۆی ئەمریکی لە سلێمانی کامە کارێکی تازەیە و کارێکی پێکەوەییە لە نێوان دامەزراوە ئەکادیمیە خوێندنەکان و سەنتەرەکانی ئەکادیمیای پزیشکی. دووبارە سپاسانەکەم و بەخێرهاتنی هەموو لایەکان دەکەمەوە جارێکی.
Now I would like to welcome Dr. Bruce Ferguson, the president of AUIS. استاج وتي بخيراتن للآن دكتور بروسوا بافرمت. Thank you very much, and thanks to the Kaiwan Group and Sulēmani Heights for inviting us to this wonderful venue for this important announcement. Distinguished speakers and guests, we meet today during a devastating pandemic to discuss how to prepare our society for future health challenges. While in the last year, the world has learned many important things. Two things stand out: the need for better research in medicine and science, and the need for better education. The partnership we announced today is important for both of these reasons. We are delighted, therefore, to announce this partnership with high-quality hospitals at Anwar Sheikh Hospital City. Our university, though still young, has developed an excellent reputation for its academic research and for its teaching. Our graduates make us proud. Similarly, though still young, the hospital complex has developed an excellent reputation for the quality of its patient care as well as its research. Working together, we can help provide the region with top quality, affordable health care through this important experiential learning opportunity for our students. I wish to thank the administrators and staffs at high-quality hospitals, particularly Sheikh Fakir Sheikh Tayeb, who has been really wonderful in his support of this project. Also, the Dr. Sivar Sabast Othman, who is the General Director of High-Quality Hospitals. Both of them have showed great leadership in supporting and forming this important partnership. I also thank Dr. Wolfgang Hink, who is our Vice President, Academic Affairs, and especially Dr. Mohamed Nada. Mohamed, could you raise your hand? There he is. Mohamed really is the father of this new program, and we're very happy at the family that he's now starting to create. He is chair of our Medical Sciences Department and is teaching this summer as well as in the fall and spring. He's a workaholic. All of these men have showed their dedication and hard work in developing such a wonderful learning opportunity for medical education and research. Congratulations to all, and kindly remember to get vaccinated. Thank you very much. And now an introduction to the MLS program by Ms. Goshan Muhammad, a senior lecturer at AUIS. استاج ناسانی پروگرامی زانستی تحقیقی پزیشکی لە زانکۆی ئەمریکی لەلایەن گۆشەن خان. ئەم کاتتان باش بەخێرهاتنی هەموو لایەک دەکەم. من ناوم گۆشان محەممەد خەراخیە، مامۆستام لە زانکۆی ئەمریکی لە بەشی زانستە تەندروستیەکان و حەزەکەم کورتەیەک لە کاتەکەتان بگرم بۆی کە بتوانم باسێک لە بەشەکەمان و کارەکانمانتان بۆ بکەم. بەشی زانستە تەندروستیەکان بەش تازەترین بەشەکە لە زانکۆکەمانە دامەزرێنراوە و لە ئێستادا بڕواننامەی بەکەلۆیرۆس لە زانستە پزیشکەکان ئەدەین بۆ خوێندکارانەی کە ئەو بەشە تەواوکەن لەلامان کە ئێمە پێڵێن Medical Lab Sciences یاخود MLS. بەڵام پلان و بەناممان ئەوەیە کە لە کاتێکی لە داهاتوێکی نزیکدا پەرە بدەین بۆ بەشانە لە بوارە جیاجەکانی تەندروستیدا. وەک کەزی پێشتر باسی کرد لە ساڵی 2018 ئەمە یەکەم مجموعەی تەلەبەمان وەرگرتووە لە بەشەکەمانە و ئیشەڵا لە ساڵی 2022 وەجبەیەکمان تەخەڕوجەکە چەندێکیان لێرەن ئێستا لەگەڵمانە. لە ماوەی ئەم 3 ساڵەدا کە ئەم بەشەمان دامەزراندووە بەشی شیکایی نەخۆشیەکان جێی خۆی گرتووە وەک بەشێکی
بەشێک ژمارەیەکی زۆر خوێندکار ئامادەن لەو بەشەدا بخوێنن و بە تایبەتیش لە نێوان خوێندکارە خانمەکانمان و ئێستش لە دوای بەشی هەندەسەدا ئێمە دووەمین بەشین لە ڕووی ژمارەی تەلەبەوە لە زانکۆکەماندا. بەشێک لە سەرکەوتنی ئەم بەشە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە شێوازی خوێندنمان بە شێوازی ئەمریکیە و مامۆستاکانمان ئەزمونێکی زۆر باشیان هەیە و هەموو خاوەن بڕوانامەی بیانین و لە هەمان کاتیشە تازەترین ئامێر بەکاردێت بۆ فێرکردنی خوێندکار و ئەمانە هەمووی بن هۆکارن بۆی کە ئێمە باشترین ینی ئاسێکی بەرز پێشکەشکەین بۆ خوێندکارەکانمان. بەشی شیکاری نەخۆشیەکان چەند بابەتێکی گرنگی زانستی و کردایی لە خۆگرتووە لە سادەترین هەتاکو پێشکەوتوترین کۆرسی تەندروستی و کلینیکی و تاقیگا. دەرسەکانمان لە هۆڵی خوێندن و 5 تاقیگای مۆدرن ئەنجامدرێت کە هەموو پێداویستێکی زانستیان تێدا هەیە. لەگەڵەوەشە منهەجەکەشمان لەگەڵ فێرکردنی بابەتە زانستیەکان هەوڵ دەدات لە هەمان کاتە خوێندکار فێری هەڵسەنگاندن بکات لە ڕێگەی critical thinking واتە بیرکردنەوەی ڕخنەگرانە لەگەڵ soft skills. لە هەمان کاتی ئەوەشدا هەوڵ دەدەین خوێندکارەکانمان زۆرترین تەجروبە وەربگرن لە تاقیگاکان لە ڕێگای clinical education کە لە ئاخر ساڵی خوێندنیان تەرکیزێکی زۆری لەسەرە. مەبەستمان لەو هەوڵانە ئەوەیە کە خوێندکارەکانمان کارامە ببن لە کارەکانیانە و دەست پێشکەت بن لە ئیشەکانیان لە مستەقبەلە. ئەم ڕێکەوتنەی بینی ئەیوایس و هایکوالێتی هۆسپیتالز یارمەتیدەر دەبێت بۆ بەدەستهێنانی ئەو هەدەفەمان. لەگەڵ خوێندنی ناو هەوڵەکاندا زۆرینەی تەلەبەی یان خوێندکاری ئەیوایس بەشدارن لە چەند چالاکیی دەرەوەی دەرس وەک کامپینی هەڵشیارکردنەوەی کۆمەڵگا لەسەر بابەتی تەندروستی، کاری خێرخوازی و چەند کاری تریش. کۆد بلو نمونەیەکی گروپێکی خوێندکارانە لە ناو زانکۆکەمان کە پەیوەندی بە بەشی زانستە تەندروستیەکانەوە هەیە و یەکێک لە چالاکترین گروپ بۆ ئەنجامدانی سێمینار و ئیڤنتی تەندروستی بۆ خوێندکارەکان و کۆمەڵگاش بە عام و ئێمەش بەشەکەمان زۆر شانازیان پێوە ئەکات چونکە ئەوان نبن بە سەرچاوێکی تر بۆ پێشخستنی ئاستی خوێندکارەکانمان لە بواری تەندروستیدا. لەگەڵ دەرسەکان و خوێندنەکانمان هەدەفێکی تری بەشەکەمان ئەوەیە کە ببین بە سەرچاوەیەکی سەرکەوتوو بۆ ئەنجامدانی لێکۆڵینەوەی زانستی لە بوارە جیاجەکانی تەندروستیدا. وەک پێشتر ئاماژە پێدراوە ئەم ڕێکەوتنە لە نێوان ئەیوایس و هایکوالێتی هۆسپیتالز ئەبێتە هاندەرێکی باش بۆ بەدیهێنانی ئەم ئامانجەمان. ئەمە ئەبێتە هەلێکی بە نرخ بۆ مامۆستا پسپۆڕەکانمان و هەتا خوێندکارەکانیشمان بۆی کە بۆ ئەقارە بڕۆن لە بواری لێکۆڵینەوەدا و لە هەمان کاتە ئەبێتە هاندەری زیادکردنی کەلتوری لێکۆڵینەوەی زانستی بە ئاستێکی بەرزی نێودەوڵەتی کە بە تەکید هەرەبێت بە خزمەتێکی گەورە بۆ کۆمەڵگاکەمان. بەزەوە ماوە بڵێم کە ئێمە سپاسگوزارین بۆ هایکوالێتی هۆسپیتالز بۆ ئەم ڕێکەوتنە و هیوادارین بەیەکەوە بەردەوام ببین لە خزمەتکردنی خوێندکاران و زانکۆکەمان و کۆمەڵگاش بە عام و زۆر سپاسی ئەوی بە ڕێزی شەکەم بۆ هاتنتان و تەرخانکردنی کاتتان بۆ گوێگرتن لێمان. کاتێکی خۆش، زۆر سپاس. Now I would like to welcome Dr. Siver Serbest, the General Director of High Quality Hospitals, for his speech on the need of academic research in Kurdish society. ئێستاش دکتۆر سیڤەر فەرمێت بۆ وتارەکەی لەسەر پێویستی ئەنجامدانی توێژینەوەی زانستی لە کۆمەڵگەی کوردیدا. Excellencies, ladies and gentlemen, Sheikh Fakhr, CEO of Kaiwan Group, Dr. Bruce, President of AUIS. I am delighted to welcome you to this great event, and I will specially thank your team from AUIS, Dr. Mu and Dr. Wolfgang, for making this happen, and the team from High Quality Chain Hospital, Mr. Kosar
the general manager of the chain of labs of high quality, and our research team, Dr. Zana and Dr. Muhammad, who have worked very hardly to reach to this point, even with the obstacles we were facing through the COVID disease. As it's very clear for all of us that we are going through circumstance that everything has been difficult to reach to. What we are aiming through this MOU is that to make something which makes different from the other MOUs and from the other things that the other entities are performing through signing an MOU between our chain of hospitals and American University of Sulaimania, which will not be just beneficial for those two parties. Again, the main benefit will be for our society and people. It's well known for all of us that there are many specific diseases that are affecting different ethnicities through the different environmental factor and genetic factor that those people living in. As taking very simply, there are many diseases that are affecting Mediterranean people more than any other ethnics. So it's the time to have specific research for serving our society, and this will be done through collaboration with American University of Sulaimania. In addition to that, our chain will be recognized as a teaching center for their esteemed students, and all facilities of our chain will be available for those esteemed students. Again, through this gathering, I would like to remind you that this is not the first time that we are doing such collaboration. Previously, we have done collaboration with the many national and international universities, but to recognize our hospital as a teaching center for their students. Moreover, as we promised previously, as high-quality chain hospital, to emphasize on the application of the idea of patient rights in terms of getting the best treatment and making the idea of confidentiality something happen, which is very new to our culture. And as we started our chain, we had settled some goals. Above them was the idea of applying the concept of the prevention is better than cure. And this can be well noticed through our last 2 quarters events that we have done through the whether inside the high quality chain hospital or outside this hospital and in Sulaimania city, through which we have given many educational events which makes in terms of psychological, in terms of preventing certain disease. And the chain has performed a very big event in Kalar city also in terms of educating people how to protect themselves in the time of Corona. Again, would like to thank Professor Bruce, Dr. Wolfgang, Sheikh Fakhr, and our team and AUIS team, who were very efficiently making the things happen very fast, even with the obstacles of COVID. Thank you very much, and thank you for your time. You have enriched our meeting by your presence. Thank you. Now I would like to welcome back Dr. Bruce and Sheikh Fakhr to sign the agreement. استاش دا كارم دا دكتور بروسو شيخ فاخر فرمون بوا شكرني ركوت نامك.
İnşallah ben de Michael Muhammed'e